بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. خێزان و گرفتە خێزانیەکان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. هەموو ساڵێک و لە ڕۆژی 15ی پێنجدا نەتەوە یەکگرتووەکان بە بڕیارێکی خۆی تایبەتی کردووە بۆ قسەکردن و تەرخانکردنی بەرنامە و تیشک خستنە سەر یەکەیەکی گرنگی کۆمەڵگە ئەویش خێزانە. خێزان واتە بنیادنان و پێکەوەنانی ماڵێکی پڕ لە ئارامی و ئاسوودەیی بە ئامادەگی دوو لە تاکەکانی کۆمەڵگە دوای هاوسەرگیریان و برەودان و بەردەوامیدان بەم کایە گرنگەی کۆمەڵگە ئەرک و ئاواتی هەموو کەس و کۆمەڵگەیەکە. یەکێک لە هۆکار و فاکتەرە گرنگەکانی هێشتنەوە و بەردەوامیمانەوەی هەر کۆمەڵگەیەک بریتیە لەمانەوە و بەردەوامی هەر خێزانێک بە ئاسوودەیی و ئارامی. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا داتاکان بۆ ڕێژەی جیابوونەوە لێک هەڵوەشاندنەوەی خێزانەکان زۆر مەترسیدارن و بگرە لە حاڵەت و دیاردەش تێپەڕیوە و لەو ڕێژەیە نزیک بۆتەوە کە بڵێن جیابوونەوە لە زەواج و هاوسەرگیری خەریکە زیاتر دەبێت. بەپێی راپۆرتێک ڕێژەی جیابوونەوە لە 2 ساڵی ڕابردوودا گەیشتۆتە 2 هێندەی ساڵانی پێشووتر. ئەو ڕێژەیەش گەیشتۆتە لە 142 کە ئەم داتا و ڕێژەیەش پەیامێکی سلبی و پڕمەترسیمان پێدەگەێنێت. لەم بەرنامەیەدا بە دوای هۆکارەکانی ئەم جیابوونەوەیاندا دەگەڕین و دەپرسین هۆکار و دەرەنجامەکانی جیابوونەوەی ژن و مێرد چین و کامانن. هەڵنەستان بە ئەرکەکان لەلایەن ژن و مێردەوە تا چەند هۆکارە بۆ جیابوونەوە. کاریگەری و دەستێوەردانی دەوروبەر و خزمان تا چەند دەبێتە هۆیەکی سەرەکی بۆ لێک هەڵوەشاندنی خێزان. لە ئێستادا ناپاکی و خیانەتی هاوسەرەتی لە حاڵەتەوە بەرەو دیاردەیەکی زەق هەنگاو دەهاوێ. ئەمە ڕۆڵی چییە لە پەرتەوازایی و هەڵوەشاندنەوە؟ میدیا و هۆکارەکانی تەکنەلۆژیا تا چەند پردوو هۆکار بوون بۆ دروستکردن و جوانکردنی ئەم خیانەت و ناپاکیی نێوان هاوسەرەکان. بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە و زانینی وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز ئاراز ناسر ساڵح ماستەر لە دەروونناسیم کردووە و پاش ناوبڕێک پێکەوە لەسەر ئەم بژارە گفتوگۆ دەکەین. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. کاک ئاراز ناسر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی باس و خواست. سپاس بۆ ئێوەش. زۆر بەخێربەی. مامۆستا پێم خۆشە سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین بزانین خێزان بەچی دەگوترێت، چ شتێک وەکوڵێ نازنا و پێناسی خێزانی بەسەرا ئەبردرێ و خێزان بە وەکو لە کۆمەڵگەی خۆمانە بە چ شتێک دەگوترێت خێزان؟ بەڵێ طبعاً کاتێک ئێمە باسی خێزانەکەین، خێزان هەچ کاتێک با بڵێن پێکهاتی ژن و مێردێک کە خێزانێک دروستەکەن، ئەمان با بڵێن ئەم پێکهاتیە لە هەبوو ئەمە پێی ئەوترێ خێزانی تر. زۆر جار ئەو خێزانە پێیجێت لە ژن و مێردێک، زۆر جار پێیجێت لە ژن و مێرد و مناڵ، زۆر جاری تر پێیجێت لە خێزانی گەورە ئەوەی کە خێزانی گەورە هەیە کەسی تریان لەگەڵایە لە دایک و باوک و خوشک و برا ئەوانەی چ دایکەکە بێت چ باوکەکە بێت کە ئەمانە خێزانی گەورەیان پێوترێ. خێزانی بچووکیش ئەوانن کە با بڵێن تەنها لە ژن و مێردێک یا لە ژن و مێردێک و مناڵێک پێیژەن. ئەمە بە شێوەیەکی گشتی پێناسەی خێزانە لە لای ئێمەوە لە سەرجەم کۆمەڵگاکانی ترا پێکهاتی خێزان بەم جۆرەیە. زۆر باشە کاک ئاراز، بۆ ئەوەی ئێمە خێزانێکی سەرکەوتوو یەکبوون و تەباو وەکو ئەڵێ دوور لە کێشە و موسیبەتمان هەبێ پێویستە کۆمەڵێ مەرجمان هەبێ بۆ ئەم خێزانە. کەواتە من ئەپرسم مەرجەکانی خێزانێکی سەرکەوتوو کامانن بۆ ئەوەی ئەم خێزانە بە خێزانێکی سەرکەوتوو بناسێنین، مەرجەکانی کامانن ئەم خێزانە؟ بەڵێ طبعاً کاتێک کە ئینسان بەرەو ئەو ئەڕوا خێزان دروست بکات لە قۆناغی پێش دروستکردنی خێزانە، کاتێک کە ئینسان لە قۆناغی فەردیایە ئەم ئینسانە بەرەو قۆناغی خۆ دروستکردن ئەڕوا. کاتێک ئەڕوات بەرەو دروستکردنی خێزان یان خێزان دروستەکە، قۆناغێک گەچێتە پێشەوە کە قۆناغی نازجبوونە لە لای ئینسانەکە، چ پیاوەکە چ کوڕەکە و چ کچەکە. کاتێک کە
ئەو قۆناغە تێئەپەڕێنێت فترەیەکی دوور و درێژ بەیەکەوە بن دوای ئەوە ئەچنە قۆناغێکی ترەوە کە قۆناغی کامەڵبوونە یعنی قۆناغی تەکمیلەکردنی یان کامەڵبوونە لە ژیان و تەکمیلەکردنی ژیانە بۆی ئینسان با بڵێن خێزانێکی سەرکەوتووی هەبێت یان ژیانێکی سەرکەوتووی هەبێت پێویستە کۆمەڵێک مەرجیان کۆمەڵێک خاڵ هەیە لە نێوان لەو خێزانەیە هەبێت یەکەم خاڵی سەرەکی کە ئەبێت لە ناو خێزانە هەبێ خۆشەویستیە بە تایبەتی خۆشەویستی نێوان ژن و مێرد طبعاً ئەوەی کە ژن و مێرد بەیەکەوە ئەبەسێتەوە کە خێزان دروستەکات تەنها خۆشەویستیە هیچ شتێکی تر نییە کە ئەم دوو کەسە بەیەکەوە بەسێتەوە نا عیلاقەیەکی خزمایەتی هەیە لە نێوان ژن و مێردێکە وەنا با بڵێن هیچ پەیوەندیەکی با بڵێن کەسایەتی و ئەوانە هەیە کە بەیەکیانەوە بەسێ و تەنها گرێبەستێک هەیە کە ئەم گرێبەستە ئەگەر گرێبەستێکی قانونی بێ یان گرێبەستێکی شەرعی بێ تەنها گرێبەستێکە لە نێوان ئەم دوو کەسەیە و هەموو کاتێک با بڵێن خازعی ئەوەیە یان ئامادەیە بۆی کە هەڵبۆشێتەوە ئەم دوو کەسە لە یەکتر دوور بکەونەوە جیابنەوە کەواتە ئەوەی ئەم دوو ئینسانە بەیەکەوە بەسێتەوە تەنها بە پلەی یەک خۆشەویستیەکە ئەم دوو کەسە ئەبەسێتەوە بەیەکەوە یعنی واکە کە خێزانێکی چۆنەڵی متەماسیک و پەیوەست بەیەکەوە دروست بێ قۆناغی باڵێن خاڵی دووەم یەکتر قوبولکردنە لە نێوان دوو کەسەکەیە طبعاً ئێمە جارێ سەرەتا باسی دوو کەسەکەکەین ئەو کاتە باسی کەسەکانی ترەکەین کە ئەکەونە ناو خێزانەکە و کە مناڵ و ئەوانەی ترن لە ناو خێزانەکەیان طبعاً خاڵی دووەم یەکتر قوبولکردنی دوو کەسەکەیە ئێمە وەک وتمان ئەو شتێکە لە نێوان ژن و مێردێکە هەیە تەنها عەقدێکە وتمان خۆشەویستیە بێ بە خاڵی یەکەم وا لەو دوو کەسە بکە کە متەماسیک بن بەیەکەوە خاڵی دووەم یەکتر قوبولکردن وا لەو دوو کەسەکە کە با بڵێن بەیەکەوە بتوان بژینیا متەماسیک بن بەیەکەوە یەکتر قوبولکردن چییە ئەوەیە کاتێک کە ئافرەتەکە پیاوەکەی قوبول بێ و پیاوەکەش ئافرەتەکەی قوبول بێ ینی گۆڕانکاریەکانی داهاتووی ژیانیان وەکوڵێ قوبول کراوە بێت ئەتوانین بڵێن ئەوە بەشێکێتی و بەشێکی تریشی ئەوەیە کە لە ژیانی ڕۆژانیانە ڕوئە بەرامبەر بە یەکتر یعنی چۆنەڵی ئیستیمڕاریەتی هەیە ئەم یەکتر قوبولکردنە یعنی شتێک نییە با بڵێن کۆتایی بێت ئەم یەکتر قوبولکردنە شتێکی بەردەوامە کاتێک مێردەکە ڕازیە بە ئەو زروفە خێزانەی پێشتری یان ئەو پێکاتە خێزانەی کە ئافرەتەکەیەتی کاتێک ئافرەتەکە ڕازیە بە ئەو زروفە مادی کە پیاوەکە هەیەی لە ئێسایە ئافرەتەکە ڕازیە بەو شادەی کە یعنی با بڵێن پیاوەکەی قوبوڵە بەو شادەی کە هەیەی پیاوەکە باماشەوە ئافرەتەکەی قوبوڵە بەو شادەی هەیەی بەو جوانی کە هەیە هەریەکێکیان هەیەە جوانی مەبەسم لە جوانی ڕووکەشە بەو جوانی ناخی کە هەریەکێک لەوانە هەیەە بە جۆری بیرکردنەوەیان کە هەریەکێکەیانە بە جۆری تێڕوانیان بۆ دەوروبەر و بۆ کێشەکانیان بۆ شتەکانی دەوروبەر کە هەیەە بە هەریەکێک لەو معاناتانی کە هەریەکێکیانە هەریەکێک لەمانەکە ئەوەی بەرامبەریان قوبوڵە ئەمە بەشێکە لە قوبولکردن با بڵێن بەشێکە لە یەکتر قوبولکردن ئەمە ژواکە کە ئەو دوو کەسە بتوانن بەیەکەوە بژین کاتێک دوو کەس توانیان یەکتری قوبول بکەن کەواتە ئەتوان بەیەکەوە بژین خاڵێکی تر کە با بڵێن بە هەمان شێو ئەبێتە هۆی تەماسوکی خێزانی عفو بریتیە لە خاڵێکی تر کە ئەبێتە هۆی تەماسوکی خێزانی بریتیە لە ڕازیبوون بە با بڵێن بە یەکتر بە تواناکانی یەکتر مەسەلەن پیاوەکە ڕازی بێت بەو توانەیەی کە ئافرەتەکە هەیەی تواناکان مەبەسمان لە ئەبێڵەتی لە قودراتەکانی ئافرەتەکەیە بە هەمان شێوە ئافرەتەکەش ڕازی بێ بەو ئەبێڵەتی و قودرەت و تاقانەی کە پیاوەکە هەیەی نەک لە دوو بۆچوونی جیاوازەوە یا لە دوو فکری جیاوازەوە یا لە دوو توانای جیاوازەوە بن کە نەتوانن ئەم دوو کەسێ یەکتری قوبولکەن خاڵێکی تر لە ئەو خاڵانە بریتیە لە پەیوەستبوونی ئەم دوو کەسە بە یەکترەوە مەبەسم لە پەیوەستبوون زۆر جار مناڵ ئەبێتە هۆکارێکی پەیوەستبوونی نێوان ئەم خێزانانە زۆر جاری تر هەیە مەسەلەن ئامانجێک ئەبێتە هۆکاری پەیوەستبوون مەبەسم لە ئامانجێک یعنی بوونی ئامانج لە ژیانە مەسەن ئەم دوو کەسە ئامانجیان هەیە بۆ ئەو زەواجەی کە دروستیان کردو ئامانجیانەیە کە بەیەکەوە ژیانێک دروستکەن بەیەکەوە هینیان نەبێ خانووەکەن بەیەکەوە مناڵ دروستەکەن بەیەکەوە سەیرانەکەن بەیەکەوە زەرعاتەکەن بەیەکەوە ئاژەڵداریەکەن هەر یەکێک لەمانە بریتیە لە تەکمیلەبوونی ژیان کامڵبوونی ژیان ئەوەی کە لە سەرەتاوە باسم کرد یعنی بۆ هەر یەکێک لەمانە ئەوێ بە کامڵبوونی ژیان کەواتە ئیستیمڕارەتی هەر یەکێک لەم خاڵانەی کە باسم کرد ئەمە بریتیە لە کامڵبوونی ژیان ئەگەر بێت و ئێمە ئەوەی کە باسم کرد
جیاوازی نێوان زەواجکردن بکەین ئێمە کۆمەڵێ جۆری زەواجکردنمانەیە بەڵام ئەو زەواجکردنی کە ئێمە باسیەکەین ئەو زەواجکردنە میسالیە یان نمونەیەیە کە ئێمە بە زەواجی نمونەیی ناوێبین ئەجینا زۆر زەواجی ترەیە بۆ نمونە کۆمەڵە عشیرەتەن عشیرەتی ئارابشیان پێوترێت لەناو ئەم عشیرەتانەیە کەونە جنوبی ئەمریکاوە ئەمانە پیاو لە ماڵەوە دائەنیشێت ئافرەت ئەچێ ئیش و کارەکانەکە جۆرێ زەواجی تر هەیە مەسەلەن کە لەم زەواجەیە ژن و مێردەکە تەنها شەو بەیەکەوە بن ئیتر بە ڕۆژ و بەوانە هەریەکەیان خەریکی ئیش و کار و شتی خۆیەتی جۆرێ زەواجی تر هەیە کە پیاوەکە تەنها ئەچێ بۆ ماڵی ئافرەتەکە لە لای ئەو ئەمێنێتەوە مەسەلەن شەوان لای ئەو ئەمێنێتەوەی تر بە ڕۆژە ڕوات خەریکی ئەو شتانەی تری خۆیە بێ کە لە ژیانێتی کەواتە هەر یەکێک لەمانە زۆر جۆری تر هەیە لەم جۆرە زەواجکردانە بەڵام هەر یەکێک لەمانە بەنسبەت ئێمەوە یان بە بۆچوونی ئێمە ئەمانە زەواجی میسالی نین زەواجی میسالی ئەوەیە کە ئێمە باسمان کردم دوو کەسە بەیەکەوەژی کاگاراز من وەکۆڵێ ئەم پێناسەیە ئەم دەستەواژەیە بە باری سلبی و ئیجابیا وەکۆڵێ بڕیاری لەسەر نادەم پەیوەندی بەر لە زەواج پەیوەندی خۆشەویستی بەر لە زەواج کە لە کۆمەڵگەی خۆمانە باو بۆ هەمومان ئاشناین پێی ئایا مەرجێکە لە مەرجەکانی سەرکەوتنی زەواج یان بۆ مەرجێکە بۆ مەرجەکانی خێزانێکی سەرکەوت و یا پێچەوانەوە لە داهاتوو ئەبێتە گرفت ئەمەیان وەکۆڵێ ئەگەر یەکێک بێت لە مەرجەکان جەنابەت باسی بکەی ئەبێتە گرفت لە پرسیاری ترا وەکۆڵە چینەوە سەری بڵێ خۆی تەوان مەسلەی خۆشەویستی پێش زەواج چییە تەوان ئەم قسەیە زۆر قسەی لەبارەوەکرێ بەڵام خۆی تێڕوانینە علمیەکە چیە لەسەر ئەمە تێڕوانینە علمیەکە یەکترناسینی ئەم دوو کەسەیە و خۆشویستن و یەکتر قوبوڵکردنی ئەم دوو کەسەیە یعنی ئەوە ئەبێتە هۆکاری سەرکەوتنەکە نەک خۆشویستنەکە حەز بێت چونکە ئەگەر خۆشویستنەکە تەنها حەزێک بێت لە لای دوو کەسەکە یان تەنها چۆنەڵێی با بڵێن حەزکردن بێت لە جوانی یەکتر یان تەنها حەزکردن بێت لە هەتا ئەگەر ئەوەی ناوی بنین نزیک بوونەوە لە یەکتر تەقاروبکردن لە یەکتر چێژبینین لە یەکتر ئەمە دافعێ بگەیت بۆ ئەوەی کە بێتە سەبەبی زەواجەکە هەڵبەتە ئەمە هۆکارێک نییە بۆ سەرکەوتنی زەواجەکە بەڵام یەکتر خۆشویستنەکە ئەگەر لە پێش زەواجەکەیە دوو هۆکار بێ یەکەم یەکتر خۆشویستن بێ بەو ماوەنایی کە هەرێکیشان ئەویان خۆش بێت و بە هەموو ئەو جۆرەی کە هەن مەسەلەن بەو جۆرەی کە کوڕەکە هەیە کچەکە خۆشی بێ و بۆ جۆرەش کە کچەکە هەیە کوڕەکە خۆشی بێ و خاڵی دووەمیشان کە خاڵێکی زۆر مهمە ئەوەیە کە ئەو یەکتر ناسینە بریتی بێ لە دیراسەکردنی کەسایەتی یەکتر و دیراسەکردنی دەوروبەری یەکتر و دیراسەکردنی کەسایەتی یەکتر و لە ئەنجامی ناسینی هەموو ئەمانەیە یەکتریان قوبوڵ بێ ئەمە ئەبێ بە هۆکارێک بۆ سەرکەوتنی زەواجەکە بەڵام ئەگەر وەکو باسم کرد تەنها حەزێک بێت مەرج نییە بێ بە هۆکارێک بۆ سەرکەوتنەکە کەواتە ئەو یەکتر ناسینە ئەو خاڵەیە کە لە دوای زەواجەکەیە ئافرەتەکە نەڵێ وەڵام نەمزانی کوڕەکە ئاوا وەسعی مادی خراپە کوڕەکە ئاوا توندوتیژە کوڕەکە ئاوا ڕەقە کوڕەکە مجامەلەکردن نازانێ مەسئولیەتی ماڵ هەڵناگرێیان کوڕەکە بڵێت ئافرەتەکە هەر خەریکی خۆ جوانکردنە ئاگای لە ماڵ و مناڵەکەی نییە جۆ بە ئیلتیزاماتی ماڵ نایە واجبی ژنایەتی خۆی کەواتە ئەبێ هەموو ئەم خاڵانە لە یەکتر ناسینی خۆشەویستیەکەی پێش دروستکردنی خێزانەکەیە گەشتبنە ئەو دەرئەنجامەی کە ئەم دوانە ئەتوانن بەیەکەوە بژین و ئەتوانن بەیەکەوە ئیسیمرارێت بە ژیان بن هەرچەنە خاڵێکی ترەیە کە خاڵێکی مهمە زۆرجار لەناو کۆمەڵگەی ئێمەیە شتێکی خراپەیە لەو قۆناغەیە زۆربەی کوڕەکانیان زۆربەی کچەکان تەنها دیوە میسالیە جوانەکان بۆ یەکتر پیشانەیەن یان ئەتوانین بڵێن دیوێکی تەمسیلیەکەن تاوەکو ئەگەن بەیەک بەڵام دوای گەشتن بەیەک و دوای فترێک چۆنەڵی دیوە ڕاستیەکەی کەسایەتی کەسەکە دەرەکەوێت کاتێ دیوە ڕاستیەکی کەسایەتی کەسەکە دەرکەوت ئەو کاتە تووشی بەریەککەوتن و بەر ئیسدامە بن هەرچەند بەڕای من بەشێکی زۆری جیابوونەوە لەنا ئەم کۆمەڵگەی ئێمەیە لە ئێسەیە هۆکارەکەی ئەمەیە یعنی هەر یەکێک لە کوڕەکە یان هەر یەکێک لە کچەکە لەو قۆناغی پێش زەواجکردنە تەمسیلیەکی زۆر زۆرەکەن چ لە ڤایبەر و چ لە فەیسبوک و چ لە ڕسم و چ لە قسەی باق و بریق و ئەوانە کە ئەمە خاڵێکی خراپە بەڕاستی ئەبێ ئەوانە یەکتریان قوبوڵ بێ وەکو ئەو چۆنەڵی واقعات تەواوی کە دوو کەسەکە خۆیانیتیان دوای ئەوە زەواج بکەن بە یەکتریەوە نەک دیوە میسالیەکە و نمونەیەکە پیشان بن و دوای ژوانە بێت
مامۆستا ئاراز پێشتر باسمان لە مەرجەکانی خێزانێکی سەرکەوتوو کرد بە ئەم مەرجانە یان ئەم خێزانە نمونەیە بەراورد بکەین بە خێزانی کورد بزانین خێزانی کورد کە لە ئێستا ئێمە گرفتی خێزان و گرفتە خێزانەکان لە کۆمەڵگەی کوردیا قسەی لەسەرەکەین بزانین خێزانی کوردی ئایا ئەم مەرجانەی تیاوە کۆڵێ ڕەنگە داتەوە و ئەم پێناسەیە کە بۆ خێزانێکی نمونەی جەنابەت کردت بەسەر خێزانی کوردیشە ئەبڕێیامدا بڵێ وەکو بڕان بڵێ تەوان ئەمە لە 100% بۆ کۆمەلگەی ئێمەش ئەگەر جێبەجێ بکرێ و خاڵانەی من باسم کرد تەوان ئەو خێزانە نمونەیە خۆشبەختە دروسە بێ کە خۆشبەختە بن یعنی خۆشیانە بن لە ژیانی خۆیانە هەرێکیان نەفسێتێکی مرتاح و با بڵێن بە مرتاحی ئەتوانێ بێ کۆ بژی بەڵام ئەوەی کە جێی ئەسەفە لە ناو کۆمەلگەی ئێمەیە ئێسا ئەوەنەی من دیقەتماوە یان ئەوەی من ملاحەزەیەکم لە ناو کۆمەڵگەی خۆمانە کۆمەڵێک خاڵی تر هێن کە کاریگەری ڕاستەخۆیان هەیە لەسەر هەر یەکێک لەمانە یەکێک لەوانە بریتیە لە نەمانی بەهاکان تەعەن لە ناو کۆمەڵگەی ئێمەیە بەداخەوە بەهاکان ڕۆژ بە ڕۆژ ئەو بەهاگەردونیانە یان ئەو پرانسیپە نەیکە یۆنگ باسییانەکات لە بەها سەرێکیەکان و لە بەها لاوەکیەکان لەوەی لە کەسێکە هەبێت یا لە خێزانێکە هەبێت بە تایبەتی ئێمە بەسمان لە خێزانە لێرەیە ئەم بەهایانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو کاڵبوونەوە ئەڕۆن کە ئەمەش کۆمەڵێک هۆکاری زۆری هەیە کە هۆکارێکی سیاسی هەیە هۆکاری پەروەردەیی هەیە هۆکاری ئیجتیماعی هەیە چەند دیوێکی زۆر گەورەی بە هۆکارە حکومڕانیەکە زانم چونکە ئێمە وەکو سیستەم وەکو پەروەردە وەکو هەر یەکێک لەمانە لە دوای نەوەتەکان و نەمانتوانیوە جیلێک پیا بکەین کە دروست بکەین کە جیلێک بێت جیلێک بێ پڕ بێت لە بەها جوانەکان و گرنگی بۆ بەها جوانانە بایان ئەو بە جوانانە لای چەسپی بێت و با بڵێن جێژیر بێت کە ئەمە یەکێکە لەو خاڵانەی بە بۆچوونی من کاریگەریەکی زۆری هەیە لەسەر متەماسیک نەبوونی خێزانەکان یا لەسەر هەڵۆشانەوەی خێزانەکان یا لەسەر جیابوونەوەی خێزانەکان کە کۆمەڵی خاڵی تری زۆریشەن کە بە هەمان شێوە کاریگەریان هەیە لەسەر جیابوونەوەی خێزانەکان یا لەسەر تەماسوک نەبوونی خێزانەکان کە خاڵی دووەمیان بریتیە لە ئێسەیە لە چۆنەڵی ئەوەی کە ئافرەت ئارەزووی دروستکردنی چەند پەیوەندیەکی ترەکە پیاویش بە هەمان شێوە ئارەزووی دروستکردنی چەند پەیوەندیەکی ترەکە کامەژێکی ترە لەو خاڵانەی کە هۆکارێکی سەرەکین بۆ جیابوونەوە لە ناو ئەم کۆمەڵگایە بۆچی ئافرەت ئارەزووی دروستکردنی چەند پەیوەندیەکەکە پیاویش بە هەمان شێوە لەبەرەوەی لە ناو ئەم کۆمەڵگەی ئێمەیە ئێستا لە ئێسایا وەکو باسم کرد بە هاسەرێکیەکان بە شێوەیەکی گشتی کاڵبوونەتەوە وەکو ئەو بە هاسەرێکیانە کاڵبوونەتەوە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە کۆمەڵی هۆکاری تر هەن کە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر تاکەکان دروستەکەن بە تایبەتی تاکی کۆمەڵگەی ئێمە بە شێوەیەکی گشتی کەسایەتیەکی زۆر چەسپا و زۆر کامڵ و زۆر سابتی نییە چونکە هەر لە مناڵیەوە ئەو موئەسسانی کە مناڵەکەی تیا پەروەردە بێ هەر لە خێزانەوە و هەر لە حەزانە و هەر لە کۆمەلگا و هەر لە هەر یەکێک لەو شوێنانی کە بۆی ئەڕۆن وای نەکردووە کە کەسایەتیەکی جێگیر و سابت لە لای کەسایەتی تاشی کوردی دروست بکە بۆیە زۆر جار تاکە کوردیەکان زۆرینەیان تووشی ئیزدیواجەتی کەسایەتی بوون سیرەکەی لە لای ژنەکەی جۆرێک کەسایەتیە نوێنێ ئەگەر دیقەتیشی بێ لە کاتێک لە ڤایبەر و لە فەیسبوک و لەوانە کە خەریکە جۆرە کەسایەتیشی تر لەگەڵ ئافرەتێکی تر یان ئافرەتەکە لەگەڵ پیاوێکی تر دروستیەکە زۆر جار ئەم هۆکارە خاڵە پەیوەندی بە دروستبوونی فەراغێکی عاتفیەوە هەیە کە ئەم فەراغە عاتفیە کاتێک لە لای پیاو دروستە بێ یا لە لای ئافرەت دروستە بێ هەوڵی ئەوە ئەیا بە لە ڕێگەیەکی تر پڕیکاتەوە کە لە ڕێگەی کەسێکی ترۆیە یعنی مەبەستم بۆ پیاوەکە لە ڕێگەی ئافرەتێکی ترۆیە بۆ ئافرەتەکەش لە ڕێگەی پیاوێکی ترۆیە کە ئەم فەراغە پڕ بکاتەوە کە بەشی زۆری ئەم فەراغە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ چ ژنەکە بەرامبەر بە مێردەکە یان مێردەکە بەرامبەر بە ژنەکە کە ناتوانێت ئەم فەراغە بۆ یەکتری پڕ بکەنەوە کە ئەو سیرە زۆرەی ڕۆژانە هەیە لە ناو خێزانەکانە وا ئەکات کە ئەم فەراغە عاتفیە دروست بێ بەشێکی تریشی ئەگەڕێتەوە بۆ لە قۆناغی مناڵیەوە گەورەبوونی ئەم مناڵەکە لە ناو خێزانەکەی خۆیان فەراغە عاتفیەکانی بۆ پڕ نەکراوەتەوە وەکو مناڵێک کە پڕ لە فەراغی عاتفی زۆر جاریش پەیوەندی بە هەموو ئەو کارە ساتانەوەیە کە لە ناو کۆمەلگاکەی ئێمە یاگوزارێت لە نەمانی باوک و لە دەزانی دایک و وەریچێک لەمانە بە هەمان شێوە ئەو فەراغە عاتفیە گەورانە بۆ مناڵەکان دروست دوای ئێمە ئەچینە سەر هۆکار و دەرەنجامەکانی جیابوونەوەی ژن و مێر و سەرەڵدانی گرفتەکان
ئێمە بە شێوەی گشتی باسمان لە خێزانێکی تەندروست و خێزانێکی نمونەیی کرد و باسمان لە خێزانی کۆمەڵگەی کوردی کرد وەکو خاڵی یەکەم یا سەرچاوەی یەکەمی دروستبوونی گرفت دوای ئەوەی کوڕوکچێکە هاوسەرگیری دەکەن کەوا ئێسێمە لە ئێستا باز لە گرفتەکانی خێزانەکەین بەتابەت لە هەرێمی کوردستانە کە وەکوڵێت داتاکان زۆر مەترسیدارن لەسەر جیابوونەوە سەرچاوی یەکەم یا خاڵی یەکەمی دروستبوونی گرفت دوای مانگێگە بێت دوو مانگە بێت 3 ڕۆژە بێ ساڵێک بێت لە دوای هاوسەرگیری لە چیەوە سەر هەڵەدەن ئەم گرفتە لە وەکوڵێ لە چیەوە گەورە ئەبێ وردەوردە دەست پێەکە بەڵێ خۆی ئێمە ناتوانین بڵێن بۆ هەموو کەسێک یەکەم خاڵ ئەتوانین بڵێن کۆمەڵی خاڵ هەیە ڕەنگ بێت لە لای خێزانێک یەکێک بێت لەو خاڵانە لای خێزانێکی تر یەکێکی تر لەو خاڵانە هۆکاری یەکەم بن یعنی با بڵێن هۆکارە سەرەکیەکان و یەکەم و دووەم و سێم ئێمە کۆمەڵی هۆکار باز دەکەین ئێستا ئیتر بۆ هەر یەکێک لەو خێزانانە یەکێک لەو هۆکارانە بێ بە هۆکارە سەرەکیەکە بۆ جیابوونەوەی خێزانەکە تەواً خاڵی یەکەم وەکو باسم کرد بەها سەرەکیەکان نەمانی بەها سەرەکیەکان لای تاکی یا کاڵبوونەوەی بەها سەرەکیەکان لای تاک لە کۆمەڵگەی ئێمەیە خاڵی سەرەکیە بۆ جیابوونەوە هۆکاری دووهەم با بڵێن بریتیە لە خیانەی زەوجی یان دروست ئەگەر بنین دروستکردنی پەیوەندی تر لە نێوان ژن و مێردەکانە لە دەرەوەی خێزان ئەویش هۆکارێکی ترە بۆ با بڵێن بۆ جیابوونەوەی خێزانەکان یەکێکی تر لە هۆکارەکان بریتیە لە هەژاری ئەتوانین بڵین هۆکاری هەژاری یەکێکی ترە لە هۆکارانەی کە ئەبێتە هۆکاری جیابوونەوە لە نێوان خێزانەکانە لە ئێسای ئێمە زانین ئەم قەیرانە زۆری کە لەناو ئەم کۆمەڵگەیە دروست بووە کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر هەڵۆشانەوەی خێزانەکان وەکو ئەو داتایی کە ئێستا من لامە و دوێنێ بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی یعنی بەڕێوەبەرایەتی گشتی ئێمە کە لە بەشی پلان و بەشی چاودێری خێزان ئامارێکیان حازر کردووە لەسەر ڕێژەی ئەو جیابوونەوەی کە هەیە لە ساڵی 2010 ڕێژەی جیابوونەوە لە 170 بووە لە ساڵی 2011 بووە بە لە 127 لە ساڵی 2012 بووە بە لە 124 لە ساڵی 2013 بووە بە لە 128 لە ساڵی 2014 بووە بە لە 136 لە ساڵی 2015 بووە بە لە 127 لە ساڵی 2016 بووە بە لە 142.7 یعنی ئەگەر سەیری داتاکان کەین جگە لە 2015 ساڵ بە ساڵ ڕێژەی تەلاق زیای کردو یعنی ڕێژەکە گەشتۆتە لە ساڵی 2016 گەشتۆتە لە 142 کاتێک گاتە ڕێژەی لە 142 ئەتوانین بڵێن بەشێکی لە نیوە نزیک بۆتەوە کەواتە ئەمە حاڵەتێکی زۆر خەتەرە تۆ لە ناو کۆمەلگایەکی وەکو ئێمەیە کە کۆمەلگایەکی با بڵێن متەماسیکین چونکە شتێک زۆر جیاوازی هەیە من حەزەکەم ئەوە ڕوون بکەمەوە ئێستا جیاوازی نێوان ئێمە و وڵاتانی ئەوروپی و یان وڵاتانی تر لە جیابوونەوە و لە زەواجە ئەوەیە لەناو ئەو کۆمەڵگایانەی ترە حکوومەت بەرپرسیارەتی هەموو تاچێکە داگرێ یعنی حکومت بەرپرسیارەتی مناڵ هەڵەگرێ حکومت بەرپرسیارەتی خێزان هەڵەگرێ حکومت ژیانی هەموو تاچێکی لە وڵاتیە دابین کردووە لەبەرەوە بە نسبەت ئەوانەوە زۆر ئاساییە کاتێک ژن و مێردێک یعنی هەتا نیانوێ بێکەوە بژین زۆر ئاسایە بڵێن تر من و تۆ بڵێنەوە من و تۆی تر ینی زۆر ئاسایە لایەن بڵێن ناتوانین بێکەوە بژین تۆ بەڕێی خۆت و من بەڕێی خۆت هەر بە شێوەیەکی زۆر ئاسایی ئەوانە ڕەنگە دوای ئەوە ژەر هاوڕێ بنوەر سەردانی یەکیش بکەن و بەڵام جیابنەوە بەڵام حکومەت هەموو شتێکی ڕەخسانووە بۆ ئەوەی کە ئەم دوو کەسە بتوانن زۆر بە ئاسانی بژین مەسەلەن ئافرەتەکە یەکسەرەچێتە شوقەی خۆی لە شوقەی خۆیەژی پیاوەکەش شوقەی خۆی و لە شوقەی خۆیەژی ئیشی خۆی هەیە ویژیشی خۆی هەیە و زۆر بە ئاسانی لە لای ئەوان مجتەمەعی ئەوان ڕێگە پێدراوە ئەم ئافرەتە پەیوەندی تری سێکسی یان سۆزداری یا هەشتێک لەگەڵ هەر کەسێکی ترا دروست بکە بە هەمان شێوەش بۆ پیاوەکە کە ئەمە جیاوازیەکی زۆر گەوری هەیە لەگەڵ کۆمەڵگەی ئێمەیە کە لەناو کۆمەڵگەی ئێمەیە ئەم شتانە نییە مەسەلەن کاتێک ئافرەتێک جیابێتەوە لە مێردەکەی ئەبێ تاکە حەل ئەوەیە بگەڕێتەوە لای خێزانە کە سوکارەکەی خۆی لای پیاویش بە هەمان شێوە بگەڕێتەوە لای یعنی نامۆیە گەر پیاوێک لە گەڕەچێکا بەتەنیا بژی یان ئافرەتێک لە گەڕەچێکا بەتەنیا بژی بە نسبەت کۆمەڵگەی ئێمە ئەمە شتێکی نامۆیە دووهەم لە کۆمەڵگەی ئێمەیان ڕێگە پێدراو نییە
ئافرەتێک پەیوەندیەکی تری سێکسی دروست بکات یان سۆزداری دروست بکات یان بە هەمان شێوە پیاو کە لە دەرەوەی با بڵێن زەواجکردن بێ. لەبەرەوە جیاوازیەکی زۆر گەورە هەیە لە نێوان کۆمەڵگەی ئێمە و کۆمەڵگەی ئەوانە کە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی متەماسیکترە هەرچەند ئەوەی من ملاحەزەم کردو لەسەر کۆمەڵگەی ئەوانیش ئەوان بەشێک لە کۆمەڵگەی ئەوانیش زۆریان پێ خۆشەکە خێزانێکی متەماسیک دروست بکەن. بۆیە زۆر جار من ملاحەزەیەوەم کردو ئەوەی کە خۆشم سەردانی ئەو وڵاتانم کردو بینیمە ئەیانەوێت چ ژنەکانیان یا چ پیاوەکانیان زەواج لەگەڵ کەسێکی شەرقیا بکەن چونکە ئەزانن شەرقیەکان بۆ تەماسوکی خێزانی زۆر باشترن بۆی بتوانن خێزانێکی ئاسوودە دروست بکەن و لەناو ئەو خێزانەیە بەردەوام بن نەجاتیان بێت لەو تاک ژیانەی کە بەتەنیاتیاژین. ساراز نازام هۆکارەکان هەر ئەوانە بوون کە جەناب داماژت پێدایم خیانەتی زەوجی و هۆکارەکان زۆرن. مەبەستمەوەیە دادوەری وامان هەیە لە هەرێمی کوردستان ئەڵێ ئەمڕۆ دوو کوڕکشێکی گەنجاتون هاوسەرگیریان کرد ئەمە بەتابێت لە ساڵی 2016 و 15 کە وەکۆڵە قەیران لە لوتکا بوو ئەم قەیرانی نەبوونی موچەیە بۆ 2 ڕۆژ دوای ئەوە داوای جیابوونەوەیان کردووە. لە کاتێکا بۆمە ئەم ڕووداوە کە لە دادگایەکی کوردستانە ڕوویداوە خۆ هێشتا هەژاری وەکۆڵێ هەیمانەی نەکردو بەسەر ئەم خێزانە. مەبەستم ئەوەیە بۆچی ئەم جیابوونەوانە لە ماوەی ساڵێکا 2 مانگا ڕوو ئەدەن بۆچی ئەگاتەوە ئاستە؟ بەڵێ ئاخر خۆی هۆکارەکان زۆرن ئێستا ئێمە سەریارێکێک لەو هۆکارانی تریشکە کاریگەریان هەیە لەسەر هۆکاری جیابوونەوە. تەڵان وەکو باسم کرد هۆکار ئابوووریەکە کە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە. تەڵان من زۆر خێزان ئەزانم یان زۆر بمان ئەزانین لەم قەیرانەیە کە دروست بووە چۆ خێزانەکەی نردۆتەوە ماڵی باوکی و خۆشی چۆتەوە ماڵی باوکی لەبەرەوەی ناتوانێت کرێخان و بە ئەمە سیرەکەی هۆکارێکی ڕئیسیە بۆچی بۆ جیابوونەوەی ژن و مێردەکە لە یەکتر چونکە ئەم دوانە دوورەکەونەوە لە یەکتر کە دوورکەوتنەوە لە یەکتر ئەمە بێ بۆ هۆکارێک بۆی کە جیابنەوە لە یەکتر کەواتە هۆکار ئابوووریەکیشێکی ترە لە خاڵەکان. هۆکارێکی تر پەیوەندی بە لایەنی سایکۆلۆژی کەسەکانەوەیە. لایەنی سایکۆلۆژی مەبەستم لە باوەڕ بەخۆبوون زۆر کات مەسەلەن کاتێک کە کەسێک زەواجەکات بۆ نمونە کوڕەکە لە سەرەتاوە تەنها ئەکەوێتە ژێر ئارەزووی حەز و ئارەزوەکان بەڵام توانای ئەوەی نییە باوەڕی بەخۆی نییە کە بتوانێت ئەو بەرپرسیارەتی هەڵبگرێت کە خێزانێک بەڕێوەبەرێ. کاتێک کە ئەکەوێتە بابی واقع و عملیەوە بۆ ئیدارەکردنی خێزان و ئیدامەکردنی خێزانەکە سێرەکە ناتوانێم ئیدامی ئەم خێزانە بکە بۆیە خۆی لەو مەسوولیەتە ڕاکە ئەکشێنێتەوە لەو مەسوولیەتە بۆ یەکسەر پەناباتە بەر جیابوونەوە. هۆکارێکی تر پەیوەندی بە لایەنی کۆمەڵایەتی وەیە. لایەنی کۆمەڵایەتی ئەو پەیوەندیانەی کە کوڕەکە هەیەی لەگەڵ دەوروبەرەکەی یان ئەو پەیوەندیانەی کە ئافرەتەکە هەیەی لەگەڵ دەوروبەرەکەی زۆر جار ئەو پەیوەندیانەی کە هەریچێک لەمانە هەیەە لەگەڵ دەوروبەرەکەیانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە ئەبێت لەسەر ئەو دروستکردنی زەواجە. بۆ نمونە دایکەکە کۆمەڵایەتەکان بۆ کوڕەکە لەگەڵ هاوڕێ کۆنەکانی خۆی و ئەو ژینگەی کە پێشتیا بۆ ئەمێنێتەوە کچەکەش بە هەمان شێوە. بڵێ ئەمە یەکێکە لە خاڵەکان کە ئەڵێن پەیوەندیەکان زۆر لایەنەگرنەوە. یەکێک لەوانە با بڵێن دایک و باوکی کوڕەکە خوشکوبرای کوڕەکە یان دایک و باوکی کچەکە و خوشکوبرای کچەکە هەر لە سەرەتا هەر لە سەرەتای بینینینەکەوەم کچە چیە ناوتە ناشرینە بە کەڵک نایە ئەوەکەی خێزانن یانی کچەکە بە هەمان شێوە دایکی کچەکەڵێ لێ قوبوڵ نەکەی وا بکە خۆی فەرسکە ئاوا بکە تۆنیێڵی نابێ وا بکەی. سیرەکەی هەریچێک لەمانە کاریگەری ڕاستە خۆیانەوێت لەسەر دروستکردنی سیراع لە بینی ژن و مێردەکەیە و ئەبنە هۆکاری بۆ جیابوونەوە لە بینی ژن و مێردەکەیە. هۆکارێکی تر ئەوەیە کە وتم ئەو پەیوەندیانەی کە هەیەە بۆ نە کوڕەکە کۆمەڵێک پەیوەندیە لەگەڵ ئەو هاوڕێیانەی کە هەیەی کچەکەش لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی خۆی بۆ نە کوڕەکە لە بەیانی ڕۆشتوە تاکو و سعات 2 ئەو 3 بۆ ئیشکردن دوای ئەوە لەگەڵ ڕەفیقەکانی ڕۆشتۆتە دەرەوە بۆ پیاسەکردنەوەانە تا 11 شەو 12 شەواتۆتەوە یان ڕۆشتۆ بەهار لایەکە بەڵام کاتێک توی زاماتی خێزانی دروستەکەی ناتوانانی ئەوە بکەیت توانی دوای ئیشەکەت بگەڕێتەوە بۆ ماڵەکەت و خەریکی ئیلتیزامە خێزانیانە بیکە لەگەڵ خێزانەکەتە هەتا. بۆیە بەشێک لەمانە سیرەکەی واز لەو جۆرە با بڵێن پەیوەندیانەی ترنایانن کە هەیەە ئەمەشە بێ بە هۆکارێکی تر بۆ ئەو هۆکاری جیابوونەوە لە نێوان کەسەکانە. یەکێکی لە هۆکارەکان چۆنێتی بیرکردەوەی کەسەکانە بۆ نمونە
ئافرەتەکە وا بیرەکاتەوە کە ئەبێ ژیانێکی زۆر خۆشی هەبێ کە ئەبێ زۆر ئاسوودە دەبێ ئەبێ هەموو شتێکی بۆ دابین کرابێ لەم ژیانەیە ئەبێ مێردەکە بتوانێت هەموو شتێکی بۆ دابین کە یان کوڕەکە با بڵێن تێڕوانینی وایە ئەم ئافرەتە ئیتر با بڵێن چۆنەڵی بەهشتێکی هێناوە هەچ کاتێک جێتەوە خواردن یەکسەر حازرە یەکسەر حەمام حازرە جلی ئوتوکراوە نازانم قۆنەرەی دانراوە بۆ یاخکراوە چی سیرەکات هەریچێک لەمانە کاتێک تەماشاکەن ئەمانە لە ئەرزی واقعە وجودی نییە کەواتە ئەمەیەکی تر لەو خاڵانەی کە واکات کەسەکان لە یەکتری جیا ببنەوە یەکێکی تر لە خاڵەکان بریتە لە چۆنەڵی نازج نەبوونی هەریچێک لەم دوو کەسەی کە بڕیار لە زەواجکردنیان کە زۆر جار ئەم کەسانە لە تەمەنێکی گەنجێتیە بڕیارێن کە زەواج بە یەکتری زەواج بکەن لەگەڵ یەکە ئەم زەواجکردنە زیاتر لە حەزا خۆیە بینێتەوە وەک لەوەی کە پێوانە لێرەدا ڕۆڵی دایکوبا منە ئەو پرسیارە ویستمە پرسیارە بکەم بچووکی تەمەن ئەگەر بۆ منە بەر سەیدی ڕێژەی هاوسەرگیریەکانی بەر لە ساڵی 2000 بکەین واتانی 7 ساڵ بە لە ئێستا سیرەکەی کوڕووکەچ کە زەواجیان کردووە بەلانی کەەوە 25 ساڵ تەمەنیان تێپەڕ کردووە گەشتونەتە لە 30 نزیک بوونەتەوە بەڵام سیرەکەی ئێستا لە 16 ساڵی و 7 ساڵیا کوڕووکەچ لە یەک هاوتەمەنن وە کۆلێگیەک ئەزمونیان هەیە تەمەنێکی بچووک ئەم بچووکی تەمەنە یان یەکێکە لە هۆکارەکان بەڵێ ئەمە یەکێکە لە هۆکارەکانە زانی دایکوبا بەڵێ لەو قۆناغەیە کە ئێمە قۆناغی لە قۆناغەکانی گەشەکردنی مرۆڤ قۆناغی گەشەکردنی عقلیمانەیە کە قۆناغی گەشەکردنی عقلی هێشتا لەو تەمەنەی ئەوانە هێشتا دەستی پێ نەکردووە یعنی ئەو قۆناغی هێشتا قۆناغی گەشەکردنی عقلی لە دوای تەمەنی 22 ساڵ و ئەمانەوە دەست پێەکە هێشتا لە ئەمانە دەستی پێ نەکردووە بەڵام هێشتا ئەمان چۆنەڵی لە قۆناغی حەز و ئارەزوو خولیاکانان بۆیە زەواجکردن تەنها یا وەکو حەز و ئارەزوو ئەبینن یان وەکو غەریزێکی سێکسی بینن یان ئەوەی ئەم دوو کەسە لەو قۆناغەیە چۆنەڵی لە قۆناغێکی هەیەجانێکی سێکسیان لەو قۆناغەیە با بڵێن گەشەکردنی هەرێکێک لە هۆرمۆنە نێرەکی و مێچەکان کە هۆرمۆنی سایرۆکسین و پرۆجستۆرنە ئەم لەو قۆناغەیە بە ڕێژەیەکی زۆر دەرەدرێ و ئارەزووی سێکسی زۆرەکە لە لای هەرێکێک لە کوڕوە لە لای کچ کاتێک کوڕێک کشێکە بینێ بە لە شولارێکی جوان و باڵایەکی جوان و ئەمانەوە یان کچێک کوڕێکە بینێ بە ئاماشەوە غەریزە سێکسیەکە بێ بە پاڵنەرێکی سەرەکی بۆ ئەوەی تێر بن لە یەکتری کە زەواج بکەن کاتێ زەواجەکەن دوای فترەیە کە بەیەکەوە بن و لە غەریزە سێکسەکە تێرە بن سیرەکەن لە ئەمانە لە هەموو شتێکان لە یەکەوە دوورن هیچ شتێک نییە بەیەکیانەوە بەسێتەوە تەنها حەزێکە بووە کەویش غەریزە سێکسێکە بووە بۆیە وردە هەریشێک لەمانە دوورەکەونەوە لە یەکتری دیوێکی تری تەنها ئەو حەزەیە وەکو تۆ چۆن ڕسمێکە بینی مەسەن لەو قۆناغی ئەوانە ڕسمەکە جوانە بەلایەنەوە یعنی وەکو ڕسمێکی جوانە وەکو سیارەیەکی جوانە وەکو خانوویەکی جوانە وەکو ئینسانێکی جوانە بەلایەوە بە شکڵ ئافرەتێکی جوانە یا کوڕێکی جوانە کەشخەیە خۆی کەشخە کردووەمانە وەکو حەزی لەو کەشخەی و جوانیەتی بەڵام کاتێک ژێنە بابی عملیەوە کە زەواجەکەن بەیەکەوە کاتە کۆمەڵێ شتی تریێتە پێشەوە کە بەهاسەرێکیەکانن بەهاسەرێکیەکان بریتە لە ڕێزگرتنی یەکتر بریتە لە ڕازگۆیی لەگەڵ یەکتر بریتە لە چۆنەڵی مرونە لەگەڵ یەکتر بریتە لە خۆشەویستی یەکتر بریتە لە تەسامحکردن لەگەڵ یەکتر بریتە لە هاوکردن یەکتر بریتە لە هەموو پرۆسۆشیالەکان کە پرۆسۆشیالەکان ئێمە پێوتری ئەلیجتیماعیە ئیجابیە یعنی ئەو چۆنەڵی ئەلیجتیماعیە ئیجابیە چۆنەڵی کۆمەڵایەتی بوونی باش یعنی هەموو ئەم خاڵانن کە کاریگەریانە بێت لەسەر چی کاریگەریانە بێت لەسەر دروستکردنی پەیوەندیەکی باش بەڵام کاتێک ئەم دوو کەسێنە با بە عملیەکە سیرەکەن هەردووشیان چۆنەڵی بەتاڵن لە هەریەک لەم پرۆسۆشیالانەی کە هەیە کاتێکە بینن بەتاڵ لەم پرۆسۆشیالانەی کە هەیە ڕێز لە یەک ناگرن یەگەشکێنن ئەواکەن هەتا وای لێت کە چۆنەڵی غەریزە سێکسیەکەشیان لەگەڵ یەکتریا کە نزیکە بنەوە لەگەڵ یەک تەقاروبەکەشیان وەکو تەعداکردنی لێت بەنسبەت یەکەوە یعنی چ کوڕەکەەوە ئەزانێت تەعداکردنە لێ چ ئافرەتەکە بە تایبەتی ئافرەتەکە زۆر و ئەزانی ئەمە تەعدای لە یەکرێ کاتێکە چونکە ئەوەنە چۆنەڵی ڕق ئەستورە بن بەرامبەر بە یەک یعنی ئەوەنە دوورەکەونەوە لە یەک چۆنەڵی بە دوو ئیتیجایی زۆر جیاوازان ئەم دوو ئیتیجا جیاوازە چۆنەڵی هینێک دروستەکات با بڵێن ئیشعاعاتێک دروستەکات لە لای پیاوەکە ئەو یا لە لای ئافرەتەکە بە تایبەتی لای ئافرەتەکە کاتێک کە ئیعازەنێت لە مێشکی ئینسانەکەەوە بۆ ئەنجامدانی هەر کارێک کە لە زمنی ئەو غەریزە سێکسیە لەگەڵ کەسەکەیە و ئەزانێت کە ئەمە جۆرێکە لە تەعداکردن لێی نەکتە بریتی بێ لە با بڵێن لە پەیوەستبوونێکی خێزانی بە یەکتریەوە زۆر باشە ماوە ساراز
باس یەکێک لە هۆکارەکان کە جەنابەت ئاماژەت پێدا بریتە لە خیانەت و ناپاکی بۆ منە یان دروستکردنی پەیوەندیەک لە دەرەوەی خێزان ئایا لەلایەن کوڕەکەەوە بێ یا کچەکە. منە پرسم ئەو هۆکاری کەوا ئەکە ئەم کوڕە پەنام بەرێتە بەر خیانەت یا ناپاکی یان پەیوەندێکی تر لەگەڵ کچێکە یا کچەکە بە پێچانە لەگەڵ کوڕێکە ئەو هۆکارە چیەکەوا لەم دوو کەسەکە پەیوەندیەکی جیاوازتر لە دەرەوەی خێزان دروست بکەن. خۆی کۆمەڵێک هۆکار هەیە بەڵام هۆکارە سەرەکیەکە چییە؟ هۆکارە سەرەکیەکە بریتە لە چۆنەڵی تێڕوانینێکی نانازجانی هەریچێک لەم دوو کەسە بەرامبەر بە خۆشویستن و بەرامبەر بە سێکس هەریچێک لەمانە چونکە کە لە حیاتی زەوجیا هەر جۆرە پەیوەندێکی تر دروست دەکات بۆ خۆشەویستی نییە بۆ سێکسە چونکە ئەمە زەواج هەیە چونکە ئیترە و پێویستی بە چۆنەڵی خۆشویستنەکە کەمترە بێتەوە چونکە ئەزانی ئەم ناتوانێت زەواج لەگەڵ ئەو بکە ئیلا بێت ئەو باڵێن ژنی هەیە و ئەمیش مێردی هەیە کەواتە خاڵی یەکەم بریتە لە تێڕوانینە نازجیەکە بەرامبەر بە سێکس و بەرامبەر بە باڵێن چۆنەڵی تێربوونی ئینسانەکەی ئێمە دوو شتمانەیە لە تێڕوانینی سایکۆلۆژیمانەوە بۆ شتەکان یەکێکیان ئێرزایی نەفسی جنسیە یعنی چۆنەڵی تێربوونی دەرونی جنسیە جۆرێکی تریشیان ئێرزایی جنسی جسمیە ئێرزایی جنسی جسمی ئەوەیە کاتێک کە ئینسانەکە عملیەکی سێکسیەکات و لە ڕووی سێکسیەوە تێرە بێ لە عملیەکە ئێرزا نەفسیەکە چییە؟ کاتێک کە کەسی تەماشای کەسێکەکات یان کاتێک پەیوەندیەک لەگەڵ کەسێکا دروست ئەکا بە تەلەفۆن یان کاتێک چاتەکە لەگەڵ کەسێک لە ڕووی نەفسیەوە وای لێەکە کە لە ڕووی سێکسیەوە چی بێت ئاسوودەوێت ینی دیوە نەفسیەکەیەتی نەک دیوی ئەنجامدانی عملیەکە کەواتە بەشێکی زۆری لە لای ئێمە بریتە لە چۆنەڵی ئێرزا نەفسیە جنسیەکە لە لای کۆمەڵگەی ئێمە کاتێک هەڵەسن پەنا بۆ ئەم شتانە بن. خاڵی دووەم بریتە لە چۆنەڵی تێڕوانینێکی سلبیانە لەلایەن ئەم کەسانەوە بەرامبەر بە خێزان یعنی ئەم جۆرە کەسانە تێڕوانینێکی تەواویان نییە بەرامبەر بە خێزانەکانیان کە خێزان شتێکی پیرۆزە لە لای ئینسانەکان مەبەسم شتێکی جوانەوە ئەبێ ئینسان ڕێزی ئەم جوانیە بگرێت یان ئەم بەها گەورەیە بگرێت کە لەناو ئەم خێزانەیە هەیە نابی ئەم بەهایە بشکێنی هەتا ئەگاتە ئەو قۆناغی ئەگەر ژن و مێردەکە نەیانتوانی کۆمەڵێک خلافی گەورە هەبوو لە نێوانیەوە جیابوونەوە هەتا و قۆناغا بێ ڕێزی ئەو بەیەکەوە بوونە بگرن بەڵام دوای ئەوە کە جیابوونەوە یەکیان بۆ خۆی حڕە لە دەرەوەی ئەوە زەواجێکی ترەکە دیان نایکاتەوە. یەکێکی تر لە هۆکارەکان بریتە لە ئەو نەقسانی کە دروزە بێت لە لای ژنەکە یا لە لای پیاوەکە بۆ نمونە ئافرەتەکە بە تایبەتی ئافرەت سەیرەکەی پیاوەکە ڕێزی ناگرێت گرنگی پێ نایات خۆشی ناوێت مەسەلەن حتا لە ڕووی سێکسیکردنەوە نایڵێ ئەو بگاتە پلی ئۆرگازم لە سێکسکردنە پێداویستەکانی بۆ دابین ناکە سوکاتی بەکە سوکارەکەیەکە سوکاتی بە خۆیەکە هەموو ئەم خاڵانەوە ئەکەن ڕوئیەک دروستەکەن لە لای ئافرەتەکە یا فەراغی عاتفیە کە ئەو فەراغی عاتفیە پڕ بکاتەوە کاتێ پەیوەندێکی تر دروستەکە لە دەرەوەی ئەوە یان زۆر جارە بێ بە تۆڵەکردنەوە یعنی ئەم ئەوێ تۆڵە لەو مێردەی بکاتەوە کە خۆی ئەمانە غەڵەتن بەڵام من باسی هۆکارەکانێ بۆ یەکەم کە چی و چین طبعا یا زۆر جارەوێ بە تۆڵەکردنەوە ئەم ئەوێت تۆڵە لە ئەو مێردە بکاتەوە یان ئەوێت بە تایبەتی ئافرەتەکەی تۆڵە لە مێردەکەی بکاتەوە. هەندێک کاتی تر پەیوەندی بە ئەوە هەیە کە ئەم کوڕەیان ئەم کچە کاتێک کە یەکتریان هێناوە یەکتریان خۆش نەویستووە مەبەسم لە یەکتر خۆشویستنەکە یەکتریان قبوڵ نییە یەکتریان بەدڵ نییە با بڵێن چۆنەڵی ڕازی نین بە یەکتر ئەمە ژێکێکی ترە لەو هۆکارانەی کەوا ئاکات لە دەرەوەی ئەو پەیوەندیە خێزانیە پەیوەندی تر دروست بکەن لەگەڵ هەر یەکێکی تریانە یەکێکی تر لە هۆکارەکان بریتە لە چۆنەڵی لایەنە هۆکارە ئابوووریەکە هۆکار ئابوووریەکە مەبەسمان لە چیە بەسمان لەوەیە زۆر جار ئافرەت ئەمە ئەکات بۆ ئەم پەیوەندیانە دروستەکە بۆ بەدەستکەوتنی کۆمەڵێک منفعەکەی تر زۆر جار کارتە تەلەف پارەیە مەسەلەن لە پێناوی پۆستێکایە لە پێناوی پلەیەکە لە پێناوی ئیشێکایە لە پێناوی سیارەیە یان بە هەمان شێوە کاتێکیش کە پیاوەکەیکە هەر بۆ دەستکەوتنی منفعەیەکە کە منفعەکە هەریشێکە لەمانە کە دیوە ئابووری و اقتصادیەکە گرێتەوە بۆ ئەوی شتێکی لەمانە دەستکەوێ کەواتە کۆی ئەمانە ئەتوانین بڵین دیوێکی تری ئەمەش ئەم دروستکردنی خیانەیە پەیوەندی بە ئەم چۆنەڵی کاریگەری دەوروبەرەوە هەیە لەسەر با بڵێن چ کوڕ و چ کچ یان چ خێزانەکانی کاریگەریە چۆن چۆنیە کە دەوروبەر
وا لە خێزانە بکە کە ئەمان بۆ من بیر لە خیانەت و ناپاکی بکەن. جا من ئێستا ئەوەش بۆ ڕوونەکەم و هەردوو دیوەکانی دیوێکیان بریتە لە دیوە کۆمەڵایەتیەکە بۆ نمونە کاتێک پیاوەکە لەگەڵ ئافرەتەکەی خراپە یان پەیوەندیکی خراپیانەیە سیرەکەی پیاوێکی تر کوڕێکی تر کە لە ئافرەتەکە نزیکە پێڵێ من نەزانم کە تۆ مێردەکە و زۆر خراپە لەگەڵی بەڕاستی واکە دواکە وای لێکای کاتە ژێر کاریگەری خۆیەوە و ئەمە ژوای لێکا وردە بیبە بەرەو قۆناغی کە تەسلیمی ئەوەی بکە کە پەیوەندیەکی تری لەگەڵا دروست دەست بەسەر هەست و سۆزیا بکرێ و پەیوەندیەکی تری لەگەڵا دروست بکە. دیوێکی تری بریتە لە ئەم فیلمانی کە لە ئێسایا لەناو ئەم تەلەڤیزیۆنانی ئێمەیا لێدرێن ئەم فیلمانە کاریگەریی زۆر خراپیانەیە. مام ساراز من پێم خۆش بوو زۆر بە شێوەیەکی چڕوپڕ باز لە ڕۆڵی میدیا بکەین سەرەتا لە دروستبوونی ئەم خیانەت و ناپاکیە پاشان دواتر لە هەموو گرفتەکانی تری بۆ منە کۆمەڵگە یام خێزان. دۆستۆڤسکی لە ڕۆمانێکی ئاڵێ من بەشێ لە یادەوەریەکانی خۆم هێندە شەرم هێنەرن بۆ خودی خۆشم ئەڵێ بە شەرمەوە توان باسییان کە من دەیکیان تەنها لە ناخی خۆمە ئەیان هێن و ئەیان خەمە سەر زمانم بەس بۆ خۆ من دەیکیان بۆ هاوڕێنزیەکانم هەندێکیانن کە بۆ هەموو کۆمەڵگەشن. تەلەڤیزیۆن یا میدیا بە شێوەیەکی گشتی لە ئێستایەوە کۆڵێ پانتاییەکی زۆری لە خێزانی ئێمە گرتووە لە ژیانی ئێمە. ئایا بۆ منە دایک و باوک دائنیژن لە ئێوارەوە تا 12 شەو بەبێ هیچ سانسۆر بەبێ هیچ لەمپەرێک لەگەڵ منداڵە لەگەڵ میوانە هەر هەمویان وە کۆڵێت چاویان لە تەلەڤیزیۆن بڕیوە. میدیا چ ڕۆڵێکی هەبووە لە هێنانی ئەم هەموو گرفت و کێشەیە بۆ نێو خێزانی کورد؟ کاکە ئەزانین چی میدیا موشتەمەعی ئێمەی هەر شێوان یعنی هەر ئەوەی تر ئەو بەهانەی کاڵ کردەوە شێواندی ئەم میدیانە بۆچی شێواندی یعنی دیوێکی وای لێ هاتووە تەنها یعنی بەشێکی زۆری تەنها سیاستکردنە یعنی واکات خەڵک دانیشێ بە دیار سیاستەوە ڕۆژ بە ڕۆژ هەر تەشاؤم ئەو تەلەڤیزیۆن بە شانوباڵی خۆیان هەڵەیە و ئەوانەی تر هەمووی خراپەکە ئەو تەلەڤیزیۆن یعنی وای لێ هاتووە ئەمە کاریگەریەکی زۆر خراپی دروست کردووە لەسەر هەموو تاچێکەمە بەسم لە دروستکردنی ڕەشبینیەکەیە خۆ دروستکردنی ڕەشبینیەکان بەسمەوە نییە کاتێکە ڕەخنە لە حکومە دەگرێمە دروستکردنی ڕەشبینیەکە ئەوە شەکە لە جانبی حکومەت و حیزب باڵا دەسەکانایە کە ئەو هەموو خراپەکاریە کرێت و بە جوانی ئەیفرۆشتەوە بە خەڵکەکە مەش بە هەماشەوە دروستکردنی ڕەشبینیەکەی لە لای خەڵک. دیوێکی تری بریتە لە جا بۆ من باسی ئەمەم کرد باسی ئەوم کرد لە جیاتی ئەمانە ئێمە بەرنامەی پەروەردەیی بەرنامەی کۆمەڵایەتی بەرنامەی چۆنەڵی دروستکردنی خێزان بەرنامەی هەتا بەرنامەمان نییە لەسەر چۆنەڵی سەقافەی سێکسی بە بەسم ئینسان بزانێ خۆی لە چی پێگاتووە بزانێ یعنی لاشی خۆی لە چی پێگاتووە یعنی جەستەی خۆی لایەنی فەستەجی خۆی لە چی پێگاتووە یعنی ئێمە بەرنامەمان نییە لەسەر دیوە کۆمەڵایەتیەکان چۆنەڵی خێزانی متەماسی کامانن خێزان ئەبێت چۆن بێت کۆمەلگا ئەبێت دەوری چییە مەسەلەن لەسەر پەروەردەنیمانە چۆن پەروەردە ئەبێت چۆن بێت دەوری چی بێ ڕۆڵی چی بێت چۆن ئەبێت چی بکرێت لەسەر لایانی سایکۆلۆژی و ئەمانە کە چۆن ئینسان سایکۆلۆژێتێکی مرتاحی ئەبێت چۆن سایکۆلۆژێتێکی شێواوی بێ نەخۆشە دەرونیەکان کامانن ئەمانە هەمویان کۆمەڵێک خاڵن کە لە ناو میدیاکانە فەراغێکی گەوریانەیە. دیوێکی تری ئەو میدیانە بریتە لە هێنانی ئەو فیلمانەی وڵاتانی دەوروبەر بە تایبەتی ئەم فیلمە تورکی و فیلمانەی ترکە لەم وڵاتانەی ترۆیەن و یعنی زۆربەی تەلەڤیزیۆنەکانیان داگیر کردووە سێرەکەی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە جیاوازی هەیە لەو کۆمەلگایانەی تر لەنا ئەوانە سێرەکەی مەشروعیت بە کۆمەڵێک شتە درێ کە ئەمە کاریگەری ڕاستەخۆ لەسەر تاکەکانی لای ئێمە دروستەکە مەشروعیت بەوا درێکە ئەمە مێردی هەیە و لەگەڵ مێردەکەیەتی و خۆشەویستی ترەکات و مناڵی لێشێکی ترەیە مەشروعیت بەوە ئەیە نازام لێش کاتێکە سێ چوار ژنی جیاوازیە مەشروعیت بەوەیە دەرێ ئەدا کچێکە و دووسێ دۆست و دەستگیرانی هەیە و هەمووشی تەبیعیە و هەرواش بۆیە چێتە سەر یعنی هەر یەکێک لەمانە زۆر جیاوازن لەگەڵ بیرکردنەوە و فکر و کللتوری ئێمەیە یعنی نابێ ئەمانە بەس بۆ ئەوەی تەلەڤیزیۆن بەردەوام بێت ئەم بەرنامانە بێنن ئەم فیلمانە بێنن دایبەزێنن بەس بۆی تەلەڤیزیۆنەکانیان بەردەوام بن چۆنەڵی موشتەمەعەکە بشێوێن و موشتەمەعەکە تێک بن بەسەریەکە. دیوێکی تر بریتە لە
یان هەتا ئەگەر ئەم جۆرە فیلمانەش دابەزێنن کێشە نییە بەڵام نابێت لە کاتە زێڕینەکانە دایبەزێن کاتە زێڕینەکان و کاتەیە کە مناڵ و گەنجەکان بەخەبەرن لە سعات 7 و 8 و 9 و 10 شەوە لە دوای ئەوە دایبەزێرێ ئەتوانێت لە دوای 10 شەو 11 شەو دایبەزێنێت بەڵام بژنووسێ بۆ سەر و چەند ساڵە بێم ئەم فیلمە یعنی بۆ سەر و چەند ساڵە بێ کە تەماشایکە ئێستا بەشێکی زۆر لە تەلەڤیزیۆنەکان وای لێ هاتووە هەر لە بەیانیەکەیتەوە تا ئێوارە هەر ئەم فیلمە تورکیانەیە و هەمووی پڕ لەم جۆرانەی کە ئێستا باسمان کرد دیوێکی تری بریتە لە سۆشیال میدیا کە باوڵێن ئەنتەرنێت و فەیسبوک و ڤایبەر و هەریەکێک لەمانەی ترە کە بە خێراییەکی زۆر خێرا هاتنە ناو کۆمەڵگەی ئێمەوە هێشتا کۆمەڵگەی ئێمە بۆ قۆناغانەیە تێنەپەڕیوەکە لە هەموو ئەمانە تێبگە هێشتا خەڵک تەلەفۆنی نۆرمەڵی ناوماڵی نەبوو یەکسەر گەشت بە مۆبایل هێشتا خەڵک کۆمپیوتەری نەبوو یەکسەر گەشت بە فەیسبوک و بە ڤایبەر و بە هەریەکێک لەم شتانەی تر کە ئەمە کار ئاسانیەکی زۆر گەورەی کرد بۆ دروستبوونی ئەو پەیوەندیانەی کە لە نێوان خەڵکە هەبن طبعا هەریەکێک لەمانە ئەتوانرێت بۆ دیوە علمیە باشەکەی بەکاربێنرێەوە ئەتوانرێت بۆ دیوە خراپەکەشی بەکاربێنرێ بەڵام لە ناو مجتەمەعی ئێمەیە بەڕاستی بۆ دیوە علمیە باشەکەی بەکار نایە ئەگەر بژێ بە ڕێژێکی زۆر کەم بەکارە چونکە من ئەوەی ملاحەزەم کردووە لە وڵاتانی تر بەشێکی زۆر ئەمانە بەکارێنن بۆ دیوە علمیە باشەکە بەکارێنن بۆ بحوث و بۆ دیراسات و بۆ تەلەبە بەیەکەوەن ئەو ئیمێل بۆ ئەوە نێرێت ئەو لە فەیسبوکەکەیەوە بەحسەکەی بۆ ئەو نێرێت کتێبی تازە ئەنێرێت بۆ ئەم شتانیانە سوود لەم شتانە وەرگرن بەڵام لا ئێمە هەمووی بۆ ئەوەیە تۆ چۆنی چی و کردو ئەمڕۆ یا پراخمان خوارد و ئەوە نازام ئەمڕۆ لە فلان سەیران بووین و ئەمڕۆ ئەم جلەم لە بەرا بوو هەر هیچی دەست نەکەوێت سێڵفێکی خۆی ئەگرێت سڵاو هاوڕێیانونە یعنی هەمووی بۆ بە شوێنی خۆ عەرزکردن و بۆ دروستکردنی پەیوەندیەکی نادروست و هەرێکێک بەڕاست میدیای کوردی وەکو لە چه شەڕێکی لەگەڵ خێزانی کووردا هەیە کە ئەوەندە بەبێ بایەخ بەبێ ئەهمیەت سەیری خێزانی کوردیەکە بەبێ هیچ لەمپەر و سانسۆری ئەم هەموو شتەکە لەگەڵ عرف و عادات و بیرکردنەوە و ئاین و کەلتوری ئەمە ناگونجێ و کۆڵێ پەخشیە کاتە نێو خێزانەکانمان کاکە خۆی ئەوە پەیوەندی ئەزانی بەچیەوەیە پەیوەندی بۆ هەیە لە حکومەتە سیاسەتێکی ڕوون نییە بەرامبەر بە ڕاگەیاندنەکان و بەرامبەر بە ڕێخستنی ڕاگەیاندنەکان یاسایەکمان نییە کە هەموو ئەمانە ڕێک بخاتەوە کە ئەبێ ئیشی تەلەڤیزۆنەکان چی بێ ئیشی سۆشیال میدیاکان چی بێ ئیشی سایتەکان چۆنە بەرنامە و پلانەکانیان چۆ بێت بەسەلەن هیچ شوێنێکی ژنیە ڕقابەی ئەمانە بکە مەسەلەن ڕقابەی تەلەڤیزۆن بکە بڵێ کاکە تۆ ئەوەت غەڵەتە فلان تەلەڤیزۆن تۆ ئەوە دوورە لە باکان ئەوە کاریگەری خراپەکانیەتی ئەوە کاریگەریە باشەکانیەتی دوای ئەوە لە ناو تەلەڤیزۆنەکانە بڕوا ناکەم چۆنەڵی مرشیدی نەفسی و کۆمەڵایەتی ئەوانە هەبێت بۆ ئەوی تەلەڤیزۆنەکان ئاگادار بکەنەوە لە ئەو بەرنامانە کە چ کاریگەریی خراپیانەیە لەسەر کۆمەلگا و لەسەر یەکێک لەوانە کەواتە کۆی خراپیەکە یان چۆنەڵی دروستبوونی خراپیەکە لە ئەساسەوە لە حکومەتەوە دروست بووە کە هەر کەسێک لەسێ تەلەڤیزۆنێک دروستەکە بەبێ ئەوەی خۆی ئەبێ کە تەلەڤیزۆنێ دروستەکرێ ئەم سەرەتا کاتێک دەچێ موافقە وەرەگرێ چوارچێوەی کاری تەلەڤیزۆنەکەی بەرنامەی تەلەڤیزۆنەکەی ڕوئیای تەلەڤیزۆنەکەی ئەو بەرنامانەی کە هەیەی هەمووی لەلایەن ئەو وەزارەتی معنیەوە کە وەزارەتی ڕۆشنبیریەوە تەقیم بکرێت و دوای ئەوە هەر لایەن ئەوانیشەوە چاودێری و سەرپەرشتی بکرێ من جارێکیان پرۆفیسۆرێک لە هەندستان لێم پرسی وتم تۆ بۆ هەندێک لە بابەتەکانی خۆت لە فەیسبوک دانابەزێنی وتیدا ئەمە بەرپرسیارەتیکی زۆر گەورەیە من لێ ئەوە دابەزێنم چونکە ئەمە متابعا کرێ گەر بێت و هەچ غەڵەتێکم هەبێت لەناو ئەمەیە من تووشی لێپێچینەوە بم لەبەرەوە حەزەری گەورەیە کرد لەوەی کە تەنها نووسینێک دابەزێنێ لە پەیجەکەی لە فەیسبوکە چبا بۆی کە مقابلەیەک بکە یا چبا بۆی کە لە تەلەڤیزۆنەکانیان بەرنامەیەک دابەزێکە ئەو چاودێریکردنەوەی هەیە ماوە ساراز بمانەوێت نەمانەوێت لە شەڕ و شۆڕیان قسە و ناکۆکی ژن و مێردێکەوە تاگاتە خیانەت و ناپاکی و دواتریش هەتا جیابوونەوە و تەلاق کاریگەری و ئاسەواری خراپی لەسەر تاکو و کۆمەڵگە و خێزان بەجێ ئەهێڵێ من ئەمە بزانم کاریگەری و ئاسەوارەکانی ئەم گرفتانە بە شێوەیەکی گشتی لەسەر تاکو و کۆمەڵگە و خێزانەکان چییە و چۆنیە؟ بڵێ طبعا کۆمەڵە کاریگەری زۆر خراپ بەجێڵێت بۆ مجتەمەعیمە بە دەرەجەی یەک ئەو کاریگەری خراپی بەجێڵێ بۆ لەسەر مناڵەکان ڕەنگەیەتەوە لەسەر مناڵ طبعا لە کۆمەڵگەی ئێمەیە جیاواز لە کۆمەڵگەیەکانی تر با بڵێن کۆمەلگا ئەوروپی و ئەمریکی و کۆمەلگاکانی تر لەوێ حکوومەت چۆنەڵی وەلی ئەمری مناڵە بەڵام لای ئێمە خێزان وەلی ئەمری مناڵە لەوێ نایڵن مناڵ بێ سەرپەرشت بێ یان بێ چاودێر بێر چەنەگەل لە دایک و باوکەکەشی دوور بکوێتەوە بەڵام سەرپەرشتی و چاودێریە کرێت لەلایەن حکوومەتەوە بەڵام لە لای ئێمە
کاتێککە لە خێزانەکەدا بڕێتر ئەم مناڵە پەرتەوازە ئەبێ با بڵێن بێسەرپەرشت و بێچاودێری ئەمێنێتەوە و دیوێکی تری دروستبوونی ئەو چۆنەڵی کلێنە گەورە سایکۆلۆژیەکە لای مناڵەکان دروزە بێ ئەمە لە هەموو وڵاتانی عالم وایە چ لە ئەمریکاەوە بۆ یابان و چ بۆ ئەوروپا و چ بۆ ئێمەش کاتی دایک و باوکەکە لە یەکتری جیابنەوە ئەم مناڵە پێویستی بە حاجە ئیلە العمومە و حاجە ئیلە العبوبە هەیە یعنی پێداویستی دایکایەتی هەیە و پێداویستی باوکایەتی هەیە کاتێک ئەمانە جیابنەوە لە یەکتری لای هەر کەسێکیان بێ فراغی پێداویستیەکەی تری بۆ دروستە بێ کە پێداویستی ئەگەر لای دایکەکەی باوکایەتی ئەگەر لای باوکەکەی دایکایەتی بۆ دروستە بێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەم مناڵە چۆنەڵی تووشی فراغی عاتفیە بێ ئەو فراغ عاتفی کە هەتا مردن کاریگەری لەسەر یەمێنێتەوە کاتێکە بێ باوکە یا بێدایکە فراغێکی عاتفی زۆر گەورە لێرەیە بۆ مناڵە دروستە بێ کە ئەمە پڕکردنەوەی بە هیچ کەسێکی تر پڕ ناکرێتەوە نەبە خزم نەبە ناسرا و هەر نەبە هیچ موسسەیە گەر چەند هەرێکێک لەمانە زۆر بیانەوێت با بڵێن گرنگی بە مناڵە بن بەڵام ناتوانن ئەو خاڵی بۆ دروستکەن خاڵی سێم بریتە لە ئەتەچمنت یعنی پەیوەستبوونی نێوان مناڵەکە و دایک و باوک کاتێک پەیوەستبوون لە نێوان دایک و باوک و مناڵەکەیە دروستە بێ مناڵەکە هەست بە ئارامیەکە هەست بە شادیەکە لە ناو خێزانەکەیە کاتێک ئەم هەست بە گرنگیەکات لە ناو خێزانەکەیە کاتێک کە ئەم تەلاقە دروزە بێت جیابنەوە لە یەکتری ئەو مناڵە و هەست بە ئارامیکردنەی نامێنێت کەواتە ئەم مناڵە چی لێت مناڵێکی باوەڕ بەخۆ نەبوو مناڵێکی پڕ لە فراغی عاتفی مناڵێکی دوور لە عاتف و سۆز مناڵێکی ڕەشبین مناڵێکی کەئیب و خەمۆک مناڵێکی تێڕوانینێکی ڕەشبینانە بەرامبەر بە ژیان مناڵێکی وا دروستە بێ کە سبینێ کاریگەریی خراپیشی لەسەر کۆمەڵگاکا بێ زۆر باشە ماوە ساراز من کاتی بەرنامەکەم تەواو بۆ پێم خۆش بوو زیاتر لەسەر ئەم پرسە گرنگە قسە بکەین من سپاسی بەڕێز دەکەم سپاس بۆ جەناب زۆر سپاس بۆ ئامادەبوونیشە بینەرانی بەڕێز لێرەدا بەم شێوەیە هاتمەن کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ